اینجا ئینسان سبحان الله کە هەمێکی تەنها یەک هەمی هەبێ هەمی خوا زۆر بە ئیسراحەت نوێژەکەیەک بەس هەمی خەڵقێ و خەڵق یەک دانە نییە چەندینە مرتاح نییە لە نوێژەکەی نازانێت چی بکە لە تاعەتەکەیە جوان نادا بەدەستەوە ئەی ئەگەر هەر سەیری خەڵکێ کرد بەخوا ڕێزای خەڵکی و قەت بۆ بەدەستنێ قەت ناتوانانی یعنی تۆ بتەوێ خەڵک لە خۆت ڕازیکەی دەی محاولەکەی وەختی خۆی باوکم هەموو جارێک ئەوە یەکێکرێ ئەگەر گەرەکتەن عالەم ڕازیکە ئەبێ وەک مەیمون دایمە بازیکی هێ مەولەی وای فەرمووە ئەگەر بتێ یعنی تۆ خەڵک ڕازیکەی بەخوا وەکو مەیمون ئەوێ بازیکەی ئەم سەر و سەر هیچیش دەست ناکە تا ئەخیرای هەر یەک نەتیجەیە هەرچی بۆ چونکە دنیا ئاوایە ئەم ئیشە ئەەکەی ئیشێکی زۆر باش ئەم جەماعەتە پێ ڕازین جەماعەتە پێ ناڕازین ئابڕۆ جیسرێکی زۆر جوان لەو بازاڕا بکەرەوە بڕێ خەڵک پێ ڕازی بڕێ خەڵک پێ ناڕازی طبیعەتی ئینسان بۆی تۆ بتەوێ خەڵک لە خۆ ڕازیکەی قەت ڕازی نابن ئەی کەسێ بێوێ ئەمانە ڕەزامەند کە بەوەی کە خوا تووڕەکە ئەی هاوار خواشی لێ تووڕە بێ و خەڵکیش هەردووکی لە دەست ئەدا باشە چمە بەستێکێ لە مەسەلەی مەدحی خەڵکە و باشە ئینسان یعنی وای لێ بێ مەدحی خەڵکی بەلاو گرنگتر بێ لە زەمی خوا یعنی بەلای ئەتیادی بەخوا زەمی کە تەنها لە پێناوی خەڵک مەدحی کە کورە مەدحی ئەم خەڵکە ڕزقی زیان ناکەن ئەجەلێ زیان ناکەن هیچی بۆ ناکەن وەڵا ئەو ڕۆژەی فەقیر کەوتی سوودێ بە تۆ ناگەێنن باشە ئەی باشە زەمی ئەوان یعنی کە ئینسان زۆر لێ حەزەر ئەکات و ئەوانە هیچ سوودێک مەسەلەن یا زەرێک بەو ئەگەی کو زەرێک پێ ناگە هەر با زەمکەن ئەجە لە پێشەخە ئەگەر زەمەکەن زوو ئەمری ناوەڵا نابری هەر کەیفی خۆیانە با بڵێن ڕزقی تۆ دواکەی بۆی قسەی ئەوانەوە نەخێر ئینسان هەمووی عاجز و فەقیر کورە خۆیان بۆ خۆیان ئەو کەسێک کە تۆ ڕێ بۆ ئەەکەی خۆی نەخۆشی لە خۆی دوور ناتوانێت بخاتەوە هیچ ناتوانێت بۆ خۆی بکە ئەسە چی بۆ تۆ بکە کورە نەمردن نەژیان نەزین و بوونەوە هیچی بەدەستنی هەر کەسێ ئەمە لە ناخیا دامەزرێ کە سەیری خەڵک بەوە نەکا کە سوودیان لێ وەرەگرێ باشە مرۆڤە وەکو من ئەوە چی دەسەڵاتە وەکو من خۆم چیم دەسەڵاتە ئەویش هەر ئەوە وردە 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 مەسەلەی ڕێ لە ئاسان ئەبێ بۆ ئەوی بتوانێ هەڵی کێشێ ڕغبەتی لە ڕێیا کەمە بێتەوە دڵەکەی ڕوئەکاتە خوا بەخوا کەسی عاقڵ قەت ڕغبەتی نییە لە شتێکە کە زەرەری هەبێ و نەفعیشی زۆر کەم بێ ئەخڕیا تۆزە نەفعی هەیە ئەو پەڕەکەی دووسێ کەس مەدەحیان کرد بەڵام زەڕەکەی محقق قەت ئینسان شتیوان ئەکە بۆ تۆزێ نەفع زەرێکی زۆر گەورە بەسەر خۆیان کەوابوو مەسەلەی مەدح و زەممەکە ئەم دوانەیان ئینسان بە عیلم ئەتوانێت چارەسەریک تێبکە لەوەی ئەم مەخلوقاتە هەر بە مەدحەکەن عالم چی ئیسفادەیەکی ئەگەر لە لای خوا تۆ مەمدوح نەبی بە خەڵک هەمووی زەمەکەن چی تایە مادام کە تۆ لە لای خوا مەزموم نیت چ کێشەیەکت هەر بە زەمکەن زەم و مەدحی خەڵک چییان ئینسانی موسڵمان پەیوەندی خۆی لەگەڵ خوایە یعنی نەبێ کۆڕانکاری بەسەرا بێ هەموو عالم بە باشە باسی کە خۆی سوپاسی تۆ ئەەکەم کە دڵی ئەمانە والێک عیبەکان شاردەوە ئەمانە و مەدحەمەکەن هەموو خەڵکی زەمیکە خۆی سوپاس ئەەکەم کە منە شاردەوە ئەم خەڵکە ئاگای لەوە نییە ها یان با بڵێم هەموو خەڵکی زەمی ئەکە خوا ئەیجان سوپاس بۆ تۆ دیارە حکمەتێکە لە ماکەم عالەمە زەمەکە خۆمیانە بناسایە بەخوا زیاتر زەمیانە کرد بەس نییە هەموو شتێکە پێنەوتون بە شتێ زەمەکەن یا تیامانیە یا تیامایە تۆزێکیم تێ ئەلحەمدولە بە هەمویان نەزانیوە خۆی سوپاس بۆت بە هەردوو سەرەکە خوا ئەبینێ سبحان الله جاری وایە ئینسان شەیطان وای لێ ئەکە چاوە چاوەی خەڵک وەکو خۆی ئەو خوا عەزیمە لە یاد کە والله ئینسان کە خواناسی کرد بڕۆ دڵە ساف کەرەوە بۆ خوا مەترس با کەس ئاگای لێ نەبێ بەخوا لە شوێنەکە جاڕە بۆ ئەدا عەقڵی خۆت تەسەوڕ ناکە خۆت نازانی دەبڕۆ مڕاعاتی خەڵک و محاولەی ئەمیشە ئەڕۆ ئەویشە ئەڕۆ